ببونەیە ساڵە شەشەمین لەسەر دامەزراندنە یەکیتیا خوێندەوان و جوانین دیموکراتی کوردستانی ڕۆژئاوا شاخی حەسەکێیە یەکیتیا خوێندەوانان ئاهینگێک لێدارخست بە بەشداریە ئەندامێن خۆجەهیا حەسەکێ یا ئەنجومەنە نیشتمانی کوردی. ایرو 6 سال سر دمزراندنا یکیتیا خوندوان و جوان دموکراتی کردستانی روجاوا در باس بو وک ایرو د 2013 گنج و خوندوان من لباشوری کردستان جویان و مؤتمر خوچکرن و یکیتیا خوندوان اساساندن امکارم بشن الحمدلله تب روشا خراب تب ظروف گلکی استانگیج مارچبون لتبولوژی یکیتیا خوندوان و جوانا بردوام بود چالاکی خود چه دواره الیکاری خوندوان ده خوند سر مستوى جامعات هذا ولا سر مستوى ثانويات وانده هر يعني بردوام بون بخوندواني خوره وكيد نجي تشالاكيه ما بجوانا رجي هبو ما الي كاري بجوانا جير ذكرن سر مستوى ام بيجن دعم مواهب وان فرق مني رياضه ده حر وارده ام الي كاربون دبار حرشه الصاله ده بخوندواني خوره و دوێ ئاهەنگێدا پەرچێن ستران و موزیکێ هاتن پێشکێشکردن ژلای ئەندامێن یەکیتیا خوێندەوانە. وەک مەگۆ ئەڤ یەکێتی گۆ هاتە ئاواکردن دەرەوشەکە ئاوارتەدا هاتە ئاواکردن تەوی زەحمەتیان خوا گۆکاری بوو بە ئەرک و خەباتە غزمەتە یەکیتیا خوێندەوان و جوانە ڕابە بە باوەری و بێگاوێن بهێز پر بهێز لەسەر ڕێبازە پیرۆز ڕێبازە بەرزانیە نەمر چێ لە کوردستانە سووریە چێ لە ئۆروپا یان دەڤەریدن بڕاستی ئەڤ یەکیتیامە بیرانی ناوێ گۆ ئەم ئیرۆ بیرتینن ئەم ژی بیر ناکەن گۆ ئیرۆ وەک دەستپێک شۆڕەشە ئەلولێ دەست پێ کرد سەر دەستێ بەرزانیە نەمر و ئەم جاردە سۆزێت دن و تەکەس دکن گۆ ئەم نێ بەردەوام بن دخزمەتە خوێندەوان و جوانی خۆدە بە هەر خەبات و کارێ خوا لەسەر وەک مەگۆ لەسەر ڕێبازە پیرۆز ڕێبازە بەرزانیە نەمر و دەماییدا ئەز سلااف و ڕێزێن سلااف و ڕێزان ژ هەموو دامەزرێنەرێن یەکیتیە و لە ئەندام و لایەنگرێ یەکیتێ دچێن. هەروەها خوێندەوانên سەرکەفتی هاتن خەلاتکردن ji hêla yekîtiya خوێندەوانان. û divê boneyê de hêjayê godîlan û sema bêldarxistin. Dara Ebdû Hesekê.